لارەکانی کۆتا هەفتەی خولی نایابی کوردستان هەندرێنی پێشەنگ لەسەر یاریگای خۆی میوانداری زاخۆی کرد. نیوە یەکەم یاریەکە وەک کەش و هەوای هەولێر ساردی بە خۆیەوە بینی و جگە لە چەند دەرفەتێکی کەم بۆ هەردوویانە ڕووداوێکی گرنگ ڕووی نەدا. لە نیوەی دووەم هەندرێن تاگلایەنە باڵادەستی یاریەکە بوو. لە سێ دەرفەتی جیاواز محەممەد شێرزاد و سۆران عەزیز و هێمن نازم زۆر نزیک بوون لە گۆڵ بەڵام پێی نەگەیشتن. لە خولەکی 78 ئیسماعیل خضر بربەستی یەکسانی شکاند و گۆڵ یەکەمی بۆ هەندرێن تۆمار کرد. یاریەکەش هەر بەم تاکە گۆڵە بە کۆتا هات. لە ڕاستە ئێمە بۆی ماندوونێک زۆر کەوا توانیمان ئەم سێ خەڵک بەدەستبێن ناوێرگای خۆمانکەوە لە جەولەی ئاخرەمینە زۆر گرنگەکەوە لە بینی جەولەکانە تۆ هەر لە سەدارە بمینیتەوە. سپاس بۆ خوا، سپاس بۆ کارگەریانە و ڕاهێنەران و کادی تدریبی دەکەین. وڵای یاریەکەم باش کرد شەوتەوە فەرقێمە زۆر باش بوو، مستەوا باش بوو، هەژمەی هەبوو، بەستێ مهاجمی موافق نەبوو. ئێمە زۆر گەشتە گۆڵ، ئێمە زۆر لە هەندێرینی باشتی بەحتەراماتی بووە، هەنی شەوتێکەکەم زۆر باش بووین. بە شەوتی دوێ هات نەخارێ ینی 10 دقیقە ئەوەلجی حتا شەوتی دوێ ئێمە باش بوون، بەس پشتێکی ئێمە تەراجع کرد ینی ئێمە گۆڵی دەخۆی، ئێمە گۆڵ دەخار و ینی دەزانی هەژمەژی برن و ئەوانە گۆڵی نەکرد، ینی ئەوڕۆ مهاجمی موافق نەبوو، فەریقێن باش نەبوو. ئینشاءالله بە مەرحەلەی دووەم باشتر بێت بێنە ناف دەوریدا ئینشاءالله. بەمەنجەمە هەندرێن بە 30 خاڵ و پێشەنگی خولەکە کۆتایی بە قۆناغی یەکەم هێنا. زاخۆش خاڵەکانی لە 13 خاڵ وەستا و لە خانەی 13م مایەوە. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.